لە دوێنێەوە ئەم نەخشەیە دێرحافر کە سوپای سووریا بڵاوی کردەوە دەبێت تێزە کوردیەکان لەوێش بکشێنەوە. بۆچی لە دێرحافر بکشێنەوە؟ دێرحافر خۆی دەکەوێتە کوێوە و هەروەها بۆچی یعنی ڕکەکە لەسەر ئەوەیە کە ڕۆژاوای فرات و باکووری حەلەب بە تەواوەتی جێبێڵن. خۆی دێرحافر ئەم نەخشەی کە ئیبینی ئێستاکە ئەکەوێتە ڕۆژهەڵاتی حەلەبەوە. بەڵێ. نزیکەی 52-53 کیلومتر لە حەلەبەوە دوورە. ئەم ناوچەیە لە 2014 داعش کۆنتترۆلی کرد گرتی. لە 2017 سوپای سووریای پێشوو بەشار لەسەد گەڕانیەوە دوای ئەوە هێزەکانی هەسەدا شەروانان ئەو ناوایان کۆنتترۆل کرد. ئەم ناوچەیە زۆر گرینگە ینی بۆ سوپای سووریا. یا کەگەر تۆ سەیری بڵێ کەوتمان 52 کیلومتر تقریبان دوورە لێنانە، تۆ شوێنێکت هەیە لە خوارویەوە مەسکەنە، لە دوای مەسکەنە دێیتە ڕقا، دێیتە دێر زۆر، دێیتە ئەلبوکەمال. ڕووباری فرات ڕێک لە ڕۆژهەڵاتایە. ڕووباری فرات مانیعێکی تەبیعیە، نزیکەی 600 کیلومتر بەناو خاکی بڵین سووریا ڕەتە بێتن. ئەگەر سەری سەروشی بکەی تۆ بەنداوی تەشرینت هەیە لەگەڵ مەحەطەی کارەبایە سەرەکیە لێوێنانە، ئینجا سەرەکەوی بەرەوەفرین سنووری تورکیا. لێرە ئەیانەوێ لە سنووری تریشەوە تاک و ئەلبوکەمال سنووری عێراق لەگەڵ ڕووباری فرات هەسەدا ئاودی بکەن ببێتە مانیعێکی تەبیعی. جگەلەوە لەبیرت نەچێتن لە ناوچەکەیە تۆ فڕۆکەخەوانەیەکی سەرەکی تێ فڕۆکەخەوانەیە جەڕاح. لەبەرەوە ئەم ناوە زۆر گرنگە. ئاوی ڕووباری فرات کە بووە مانیعێکی تەبیعی، طبعاً هەسەدە هێزێکی دەوڵەت نییە. پەڕانەوە لەو ئاوە ناتوانێت وەکو دەوڵەتێ پردێدەکاری ئەگەر ئەوە گەرە ڕووداکاتە دێرحافر و ناوچانی دەوروبەری زۆر شوێنێکی استراتیجیە زۆر و دەیەوێت سوپای سووریا ئەو بکات.